یانەی دهۆک لە شاری هەولێر کۆتایی بە کەمپێکی مەشق و ڕاهێنان هێنا وەک ئامادەکاری بۆ وەرزی نوێ خولێستێرەکانی عێراق. دهۆک ماوەی 3 ڕۆژە دەستی بە ئامادەکاری بە وەرزی نوێ کردووە. دوای 2 هەفتە ئامادەکاری و مەشقەکان لەسەر یاریگای خۆی گەشتی وڵاتی تورکیا کرد و 2 هەفتە لەوێ کەمپێکی ئەنجامدا و 4 یاری دۆستانەشی کرد. ماوەی 10 ڕۆژی شەهاتۆتە هەولێر و یاریەکی دۆستانەشی ئەنجام داوە. بیامش خود دعوا فردو کمپر نجه استفاده که گلک مازن بودی میش خود وزانی گلک یاری کرد گل ساله چوی مید گو بدل کرین اكيد فردو كمبه برجواندياتي دا بون تشكو كي من قلتي تيمو كعائله كاله هاتي تيم تراي كو دنيا سياري كر بتريد نزيكي كو دوبن هبيا مش خدها وكو افصاله ام ببنا جهوي باوريه همين قبا پشتوان يانا دهو كي هبيا مش خدها وكو انجام افصاله كو انجام گلك باشتر بدست خو ببينن ودائما كيف خوشيه السردي پشتوان يانا دهو كي هبيا مش خدها و ام بيك بسر كرتي هەڵۆکانی چیاکان ڕۆژانە لە 2 کاتی جیاواز بەیانیان و ئێواران لەسەر یاریگاییانەی هەندرێن لە شاری هەولێر و بە سەرپەرشتی ڕاهێنەری ئێرانی یەحیا گوڵ محەممەدی ڕاهێنانەکانی ئەنجام دەدات بۆ ئەوەی بۆ دەستپێکی خول بە باشترین شێوە ئامادە بێت. ئامادەکاریەکان زۆر باشە بۆ خولەکە سەر دەکەین یاریزانەکان بە گەڕونتیرێکە و زۆرەوە خۆیان ئامادەکەن بۆ خولەکە. هیوادارین بتوانین ئەمساڵ ئاستێکی باش و ئەنجامێکی باش دایسە بەیانەکە بەدەستێنین. هەموو تیپەکە بە شێوەیەکی باش بۆ خولی ئێستێرەکانی عێراق ئامادەن. بەڵێن بە هاندەران دەدەین بە ئەنجامێکی باش لە خولەکە دەربکەوین. پشتیوان بەخوا تیپەکە لەو پەڕی ئامادە باشیدایە. 2 یەکەی مەشقی ڕۆژانە بەیانیان و ئێواران ئەنجام دەدەین. داواکارین لە خوای گەورە لەم قۆناغا سەرکەوتومان بکات. داوا لە هاندەرانی دهۆک دەکەین لە یاری یەکەم بە باشی پاڵپشتیمان بکەن. ئەمە دەبێتە پاڵپشتێکی باش لەسەر یاریگا و لە بەردەم هاندەری خۆمان کەوا یاریەکە ئەنجام دەدەین. ئینشاءڵڵا یاریزانەکان بە تەواوی لە ئاست بەرپرسیارەتیدا دەبن. ئەنجامەکەش ئەرێنی دەبێت و 3 خاڵ بەدەست دەهێنین. إن شاء الله نحقق النتيجة الإيجابية و3 نقاط نفرح الجماهير. یانەی دهۆک گۆڕانکاریەکی زۆری لە پێکاتەکەیدا کردووە. ئێستا خاوەنی 26 یاریزانە 16 یاریزانی نوێی هێناوەتە ڕیسەکانی و گرێبەستی 10 یاریزانیشی نوێ کردوتەوە. تیپەکە ئەمساڵ بەشدارە لە خولی ئەستێرەکانی عێراق و جامی عێراق و جامی سوپەری کەنداویش. حوسێن محەممەد کەناڵی پێام هەولێر.